تاکە وڵاتی جیهانە کە زیاتر لە 25 ساڵە نرخی شمەک تێیدا بەرز نەبووتەوە. کاتێ نرخەکان بەرز بوونەوە، حکومەت داوای لێبوردنی لە خەڵکەکەی کرد. زیاتر لە 20 ساڵە نرخی شمەک لەم وڵاتە بەرز نەبووتەوە. لەجاتیەوەی نرخەکان بەرز بکەنەوە، هەندێکیان بە ڕێژەیەکی بەرچاو دابەزی. سەرەڕای ئەوەیە حکومەت بە هەموو شێوەیەک هەوڵیدا نرخی شمەک و کاڵاکان بەرز بکاتەوە، بەڵام بۆی نەکرا. بە نمونە نرخی بەرهەمە گۆشتیەکان لە ساڵی 1995ەوە بەرز نەبووتەوە، بە پێچەوانەی نرخەکەی لە 5% دابەزیوە. کەویش پێچەوانەی ئەمریکا و وڵاتانی جیهانە بە تێکڕایی نرخەکانیان لە 600 بەرز بووتەوە. لە هەرێمی کوردستانیش لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا نرخی شمەک و کاڵاکان بە بیانووی جیاجیا 2.5 تا 3 هێندە بەرز بووتەوە. ژاپۆن ئەو وڵاتەیە بۆ ماوەی 25 ساڵ یەک لە دوای یەک نرخی هیچ شمەکێک و کاڵایەک بەرز نەبووتەوە. ژاپۆنیەکان زۆرترین کەسن کە پارەکانیان پاشەکەوت دەکەن و بە هیچ شێوەیەک بۆ شتانێکی بێسوود خەرجی ناکەن. دەزانین ئەوان بۆ دەکەن؟ لە ساڵی 1985ەوە ژاپۆنیەکان دەست بڵاوترین و زۆرترین خەرجیان هەبوو لە جیهاندا. ئەو کاتی ڕوانینی ئەوان بۆ ژیانکردن جیاواز بوو. بە جۆرێک هەرچی دەستیان دەکەوت خەرجیان دەکرد و پارەکانیان لە گەشتکردن و سەیران و کڕینی شتانێکی گرانبەها خەرج دەکرد. بە شێوەیەکی زیاد لە پێویست پارەکانیان خەرج دەکرد. هەمان ساڵ ئەمریکا و یابان ڕێککەوتن لەسەر دابەزاندنی بەهای دۆلار بەرامبەر بە یەنی یابانی و لە ماوەی کەمتر لە مانگێکدا نرخی دۆلار بەرامبەر بە یەنی یابانی بۆ نیوە لە نرخەکەی دابەزی. بەو هۆیەشەوە یەنی یابانی بەرزبوونەوەی بەرچاوی بەخۆی بینی و ڕێژەی پاشەکەوتکردن لە وڵاتە بەرز بووە. بانکەکان دەرگایان واڵا کرد و قەرزیان دەدا بە هاوڵاتێکی وڵاتەکەیان بە کەمترین سوود. بۆ هۆیەوە هاوڵاتیانی ئەو وڵاتە بۆ گەشتکردن دەچوونە ئەمریکا و ئەوروپا و پارەکانیان خەرج دەکرد. تەوای لێهات نرخی شمەک و کاڵا بە شێوەیەکی چاڕوان نەکراو بەرز بوو. لە ساڵی 1990 ئابووری ژاپۆن بە تەواوی ئەرەسیەنە کەس پارەی پێنە. لە دوای ئەو ڕووداوەوە ژاپۆنیەکان گۆڕانکاریەکی گەورە و بەهێزیان لە خۆیان کرد. تەنانەت لە هەڵسو کەوتەکانیشاندا وایان کرد کە شتێک پێویست نەبێ نەیکڕن. هەمویان بڕیاریاندا ئەو شمەکەیان کاڵایە نەکڕن کە نرخەکەی بەرز بووتەوە، تەنانەت ئەگەر شتێکی پێویستیش بێت. ئەمە ژوای کرد لە ساڵی 1995 تا ئێستا نرخی هیچ شتێک بەرز نەبێتەوە. هەرچەندە وڵات لە هەوڵەکانی بەردەوام بوو بۆ بەرزکردنەوەی نرخی شتومەک، بەڵام خەڵکەکە ئەو کەرەستانیان نەدەکڕی کە نرخەکەی بەرز بوو. ئەمە ژوای کرد کە زۆرترین پارەی پاشەکەوتکراویان هەبێت و ببن بە پاشەکەوتکردنترین کەسەکان لە جیهاندا. بەڵام لە ئێستادا نرخی هەموو شمەکێک لە جیهاندا بەرز بووتەوە، بێجگەل لە تەنها وڵاتێک، ئەویش وڵاتی یابان کە بە تەنها لە مانگی ڕابردوو نرخی هەموو شمەکەکان لەم وڵاتە بۆ نزیکەی لە 5% دابەزیوە. ئێستا ئێوە پێمان بڵێن هەڵوێستان چی دەبێت لە کاتی بەردەوام بەرزبوونەوەی نرخەکان لە هەرێمی کوردستان؟ ئەیە دەتوانیت ئەو شمەکانە نەکڕی کە نرخەکەی بەرز بووتەوە؟